ڕۆژی 28 شوباتی ساڵی 1970 با بڕیاری ئەو کاتی حکوومەتی عێراقی و با پێی مادەی 5 یاسای پارێزگاکانی ساڵی 1969 کەلار لە چوارچێوەی پارێزگای کەرکووکدا لە گوندێکی قوڕینەوە دەکرێت بە قەزا. تەندە ئێستا ئێمە وەکو ئیدارێکی سەربەخۆ ناسرێن، بەڵام پێویستیشی بەوە هەیە گەرمیان پارێزگایەکی خۆی هەبێ. کەلار ناوەندی ئەمڕۆ ئەو پارێزگایە ئەو ئیدارەیە. ئێمە کەلار ئێستا کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری هەیە سەرباری ئەوە 2 ساڵی پێش ئێستا ئەو پرۆژانە جەنابی کاقوبات بەشێکی زۆری لێ گڕەوە بەشێکی زۆری تەواو کرا. ئومێدەوارین بەشێکی تری پرۆژەی استراتیجی هەیە لە کەلارە بتوانین لێرەوە دەنگی ئێمە بگاتە لایەنە پەیوەنددارەکان بگاتە حکوومەتی نوێی هەرێم بۆ ئەوەی بتوانین ئەو پرۆژانەشە بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئێستا 49 ساڵ بەسەر مێژووی ئەو بڕیارەدا تێپەڕی کردووە و بەو بۆنەیەشەوە ساڵانە لە قەزاکە یادی ئەو ڕۆژە دەکرێتەوە. ئەم ساڵیش بە ناونیشانی بەرەویۆبێلی زێڕینی کەلار یادی با قەزابوونی کەلار کرایەوە کە 30 چالاکی جۆراوجۆری هونەری و کەلتوری و زانستی و وەرزشی لەخۆگرت بوو. شاری کەلار شارێکی زۆر زیندوو زۆر گەشە کردووە، جێی خۆیەتی مێژووی جێی خۆیەتی دامەزراندنی شارستانێتی بە دیکۆمنت بکرێ کە ئەمە یەکێکە لەو کارانەی بە دیکۆمنتکردنی قەزای کەلار. ئەمساڵ کۆمەڵی کار و چالاکی لە ماوەی 2 ڕۆژدا ئەنجام درا کە جێی دەستخۆشی بوو بەڕاستی چالاکیەکان قوتابخانەکان تیا بەشدار بوو، قوتابخانەکانی شاری کەلار تیپە هونەرەکان تیپە وەرزشەکان. مێژووی بە قەزابوونەکە بەرەو 50 ساڵ دەچێت، بەرەو یادی 50 ساڵە چێ. ئەمەش لە حەقیقەتە ئەگەر کەمیش بێ هەر مێژوویەکە هەرچەنە مێژووی ئاوەدانی زۆر کۆنیشە ئێمە بۆەوەی نەوەی نوێ یانەوەی تازە بناسیێنین لە سیاقی ئەو 50 ساڵە چی گوزەراوە لێرە، یا مێژووی ئەو ناوچەیە چی تێدا یان ئەو گەشەکردانە چۆن ڕوویداوە. لە حەقیقەتە ئەوە بەشێکی ئەوەیە ئێمە لە هاوکاتشان بەشانی ئەوەش ساڵانە بڵاوکراوەیەک بڵاوەکەینەوە. بڵاوکراوەکەش بە هەمان شێوە کۆمەڵێک بابەتی جۆراوجۆر لە خۆ دەگرێ. کەلار لە هەموو ڕووەکانەوە هەنگاوی گەورەی ناوە. لە قۆناغی ئەم ڕۆژدا جیالەوەی بووەتە ناوەندێکی ئیداری گرنگ بۆ بەڕێکردنی کاروباری خەڵکی گەرمیان و وەرگرتنی ناونیشانی ئیدارەی گەرمیان و حکوومەتیش هاوشێوەی پارێزگایەک مامەڵەی لەگەڵ دەکا. هەروەها بەهۆی پێگا جوگرافیەکەشەوە بووەتە ناوەندێکی گرنگی ئابووری و بازرگانی. ئەمە جیالەوەی لە ڕووی هەبوونی سەرچاوەکانی ژیانەوە دەرفەتی با خەڵکانێکی زۆر داوە کە لەم شارە بژین. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.